لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانی دنیای ئەمەرج نیێتەوە هەرکەس زانکۆی تاڵگت دامەزرێنی بەڵام ئەبێ هەلیکاری بۆ بڕخسێنی هیچت ئەوەی هەلیکاری بۆ بڕخسێنی ئەبێ کردی تایبەت بە جۆرێک مریح و باش و تایبەت بێت هەموو کەس بتوانێت کاری تیا بکە حەقی خەڵکەکە کاری دەستکەوێت ئەمە بەداخەوە یعنی بەتاڵە بێکاریێکێکە لەوە کارانەی کە بەکارهێنانی مادەی وەشبەر زۆر زیادەکە ئاگادار بن ینی ئەمە حقەتێکە تقریبا تا ڕادەیەک چاچوی ژێر یاسایەکی کۆمەڵایەتیەوە کە بەتاڵە زۆر کێشە بەو دوای خۆیان دیکێک لەو کێشانی کە بە دوای خۆیان هێنێ ئەوەیە بەڵام ئەبێت و ڕێگری لەو فاکتەرانێکی کە زیادیەکە بۆ بەڕاستی ئەمە پێویستە ئێمە ڕاگەیاندنەکانمان دەورێکی کاریگەر ببینن بۆ خۆشیارکردنەوەی خەڵک و دواتر حکومەت هاوکار بێ و لایەنی ئەمنی زۆر توم تۆڵ بێ لەو مەسایلانە چکە ئەمانە بەڕاستی مەڕەدی ئیجتیماعین کە نەخۆشی کۆمەڵایەتی فەوزایەکی سیاسی بێ ئیدارەیی لەم هەرێمەیە ئاگوزەرێ کە نازانم مەحاولات هەیە بەڵێ محاولات هەیە بەڵام دیارە مەحاولاتانە تا ئێستا شەرمنن لەرزۆکن نەیانتوانێت لە ئاستێکی پێویستا بن چارەسەر ڕەنگە بگرێتەوە بۆی گۆ دەستکاریەکی سیستەمی پەروەردەی ئێمە بکرێت لە پێش هەموو شتێکەوە دواتر سیستەمی سیاسی بێ بەخۆیان بچێتەوە ئەبێ هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشە ڕیشەییانە بدا ئەبێ پلانی استراتیجیە بێت چیتر پلان بە پلانی تەکتیکی بە ئیش بەڕێکردن و لە خۆکۆڵکردنەوە شتانە بەڕێوە ناڕە پلانی استراتیجی هەبێت بۆ ژێڕانەوەی ژیان بۆ خەڵک بۆ ئومێد بۆ ڕاستە ئێمە لە دەڤەرێک ئاژین تا سەرمۆ ڕەنگە کێشەی گەندەڵیمان نەبێ بەڵام دوجارێ من لە دەفتەرێکی دەوڵەمە ناژین لە دەفتەرێک ئاژین کە بەڕاستی خەڵک بەو ڕادەیە وەزعی برسێتی خراپ نییە